سڵاوتان لێ بێتم کاتان باش محەممەد عەلیم بەرنامەی چاودێرتان پێشکەشەکەم بەڕێزان وەکو هەمیشە ئامانجمان تەندروستیەکی باشە بۆ هاوڵاتیان لەم چاودێرەش هاوشێوە چاودێرەکانی تر تیشکەکەینە سەر خۆراکە گرنگەکان کە لە ناو مۆڵ و مارکێتەکاندا بوونی هەیە ئایا تا چەند ئەمڕۆ مۆڵەکانمان جێی متمانن کە بتوانین خۆراکی تەندروستی لێ بکڕین بە شێوەیەکی گشتی سەرجەم ئەم بابەتانە لەگەڵ تیمەکانی تەندروستی چاودێریکی چڕ ئەکەنە سەر مارکێتەکان ئەکرێتە سەر مۆڵەکان ئێوەش بینەر بن. دکتۆر ئەمانەی وەک دەستپێک لە سەرەتا دەستت بۆ برد ئەمانە چین؟ ئەمانە مڕەبایە. باشە. ئەم مڕەبایانە گەرێنەوە فەلاجە بێ نەک لە دەرەوەی فەلاجە. باش. یعنی لە بەڕادەکە باشترە. ئەمانە لەبەرەوەی زوو تێکەچێ خۆتەزانی. ڕاست. ئێستا بەرەو هاوین وەرزی هاوین دێ. بێگومە. چەندێک ئەم شتانە لە ناو بەڕاد بێ ئەوە لە باشترە. ڕاستە. ئێمە ئێستا هەنێ شتمان کرد. باشە. ئەو شتانە یعنی خاوەن دوکاندارەکانی ئەم مۆڵە ئاگادارێکینەوە ئەلم بیکاتە بەرچاو و وەرەقەیەکش دانە لەسەری بڵێ ئەمە دوو ڕۆژی ماوە بەسەرەچێت بەرواری بەسەرچوونی دوو ڕۆژی ماوە بۆی خەڵک ئاگادار بێ بڵێ ئەمە لەبەرەوەی تەخفیزاتش بکات یعنی بۆی هەرزانتر بیدە ئەوەیش خۆیان ئێمە بەس ئێمە لەسەرمانەوەیە نێزیژی کاتەوە وەرەقەیە دانە لەسەری بۆی خەڵک ئاگادار بێ ئەمە دوو ڕۆژی ماوە نەک کە بیکڕێ ئەمە مەسەلەن خۆی بۆ مانجەکەم ئەمە تازە نییە دوو ڕۆژی ماوە ڕاستە خەڵکێکەیە ڕەنگە نەزانێ ئێمە ئاگادارێکەینەوە بە پێی یاسای تەندروستی گشتی عێراق ژمارە 89 بۆ ساڵ 1970 ئاگادارێکەینەوە ئەلێن ئەمە دوو ڕۆژی ماوە مەقێت خۆت بە بەسەر نەچێ بێگومان ئەسڕێتەوە دوکتۆر ئەوە تا ئەنی هەمانە و کێشە و گرفتانەی ڕابردووە عینەن ئێستا ئەمە عینەن حەجزەکەین و ئەینێرین بۆ مختبەر ئەمانە نابێت لە بازاڕەکان بمێنێ ئێمە داواکەین لە خاوەن دوکاندارەکان ئەڕۆن شتەکڕن لە کۆگاکان با چاوکراوە بن پێیان بڵێن کاکە ئێمە شتێکمان مەدەرێ بسڕێتەوە جێگای بەسەر چۆکەی بسڕێتەوە ڕاست نابێ بۆ ئەو پارادا ئەم شەیدا بە هاوڵاتی بێگومان نابێ هاوڵاتیشی بەسەردێ ئەوەی تر لە ڕێی تەندروستیەوە سڕێتەوە ڕەنگە تووشی کۆمەڵی کێشە و گرفت بێ ژمارەی ئەکسپایرەکەی ئەڕوا ینی ژمارەی بەسەر چۆکەی ئەڕوا سڕێتەوە ئێمە ئێستا هەمووی حەجزەکەین و بان صاحب نەمازجەکانکەینەوەی وا ڕاکێشانەکەن ئەینێرین بۆ تاقیگا ئەگەر لە تاقیگا ئەگەر دەرچوو ئەیگەڕێنینەوە بیفرۆشە ئەگەر دەرنەچوو لە ناوێ بین لە تەمەڕ سەحی ئیتلافەکرێت بە شێوەیەکی گشتی دەستان خۆش بێ بەڕێزان ئەوەی کە لێرە لە ئەم کۆگایە ئەو خامانەی پشتی منەوە سەرجەمیان شوێنی کۆدی ئەکسپایرەکەی بەسەرەچێ و ئەمە بۆ خۆی کێشە و گرفتێکە بەڕێز عەلی جەمیلیش تووشی سەرێشە بووە بە بۆنەی سڕانەوەی ئەو کۆدە لە بەروی ناچارە بێ بیباتە تاقیگەل لەوێ تێستی بکە کە ئایا شیاوە لە ڕووی تەندروستی و یاخود نا لەم چاودێرە لەگەڵتان بەردەوامە بوو. دکتۆر ئەمەی بەدەستەوەی چی؟ ئەمە قەیسین ئاشاین باشە هی خواردنە هی خواردنە باشە ئەمەوە تا ئەکسپایرەکەش سێری کرد ئەکسپایر بۆ ئاکاک محەممەد ئەوتە ڕاستە ئەو ئەکسپایرە دەی 2025 چەندێک ئەکسپایر بووە ئیمڕۆ چەندی مانگۆ ئیمڕۆ هەژدەیە تقریبا مانجێک و دوو ڕۆژ باش ئەم دەبانە چی ئەمە لێرەیە ئەوە چییە دکتۆر؟ وەڵام دەبانە ئێمەش نازانین ئەمە چی ئەم دەبەیە خاڵۆ تەبارەندی چیەکە لایەوە هین چیە ئەم تەبارەندی کام معمەلە ها
التمرين شلون يصير يا كنوا مطعم علاقة تمرين بوتيا مطعم بيني تشخانة تمرين بوتيا اما تشيلر يتر مخزن تستنزا منها تنبيتان منه كيف دانا تجنا علاقتي اما هو اشياء علاقتي بس سكيب ودار نابي سنة انا من يوم دي قال 6 سنتيم برز بيه قال كامل دوما ما يكني يعني هيك صاحبي ثاني مساعدة واسطة بس هر واسطة بلي واس بينا واسطة او تا تلفنا كان والله وقت درت عن كان التلفزيون تنمى مثلا يا اخي عالم باب ظاني معقولني يا ما جاري دو دا بيس تقينا من خوماتما الشخصي سيد زاج نك زاري اما انا يا رمتي بس نيا والله يبغى اخي ما مستوى تن بو مال خوان ولا تو ما تو مال خوان ما ترتيب كبو خلق اما بو خلق بو تندرستي قشتيا اما برز للشارع والله برزيته بني حقتيته يا حكمتنا هنا وبو تو حقتيته يبو ازنا يعني ده ترى اوحمس كيبي بس لا نابي حياتي ما هو دار نابي او بس كنا وتشتيني وش الله با حدادي بيني داير ما داير بك من حقم سيا اما تنزا بيت عملي اما تسنين جارة من ديم عينا حالة هاي مخربات او تسيريكا هموي سير منظفات لشوية لقل قادن قلت زي كيتو جا هو منظفات ولا داتنا ولا برامبر مجنة ديم يعني ما دور بيه تيجشتي ان شاء الله كوا خاونك يبقى خاون تو خاون ولا بازار يبقى بابيت خامت سي بابيتو التليفون ممكن تبروا واش ديمو اخ بابيتو بخوي او دكتور سنان ما هو فريق كمان او تا اكسباير مانغردوها تيجي او دبانا نازعين تيا تمرندي نظامي وبودين نا اكسبايري بيو نا تاريخ نفاذي بيو يا تو قلنا زاني ميلا قلمان قيناك نازاني او تا تمرندي لشو نفاذي حموده الشقلاوه دي اللي شويت شقلاوه حق ما معمل دروسي كتمرني تو علاقتي كاك لا اما ودكان ثاني اجازه من داوبتو همشتي برواري بس فينا بنابي بفروشي عقدتي كاكا يترويتي لا كامي بروتا يستيسا دي بامرو كو برا نو رام اكسباير بەڕێزانێرە شوێنی ساردەمەنیەوە تا بەڕادە بۆ خەزمکردنی زیاتر مریشک و شتەکان لەناو خۆڵە ئەمە على ئەساس مجەمیدەیە ئەمە بەڕادە کو بانجی کە دەبانجی کە سێری معقول اما سيري اما حاول براد هوابي مريشكو دكتور مريشكو خواردماني مريشكا اوكي درسي اوكي لي درسي ديت السر اما تشتي بيت اميوا بحياتي ببيسي ده النهار او بكتيريا امينه هذا مينيتو اي شلون ورا سير ميكا ورا دورة بيشو بس توزي معه كاكي بيه دي راد بحياتي الله السلام عليكم بس طاو كده ووازنا نتبع حتى مال خواد فيني وخاطر انتو حقني بلا سر مال خواد بس اما بقولتي كيف مشكاك انا مين ده يعني لحمو عراق ام فكرتي انا شو هناتو ام فكرتي ياما اخوي الصبر اول نسبه نبابا ده سيري كدي باتي لي دي باتي لي ده باتي بس دبروا اتكيتو بوازنا يعني كاكا نابي كامل خوتانو هلا خوتانو روايات وادو زنو بخوتانو هذا جوا صاير طين طين اي وفوقها صاير ثلج بالضبط. هسه هذا بس يذوب يصير طين انواع بالضبط. اشكال حشرات يطلع جرثومة يطلع. جرثومه بكتيريا اكيد حتى الطحالب يصير جوا اكيد. فهذا غير نظام راح نتخذ عليه اجراءات. طبعا يريكا منو دكتور سيناني لين الكاميرا لو يجي من هالطرف خلي بس بفري قلتوا سر تختكان وبنيشي بوبا قراليتي شي زور بيس دكتور سينان بس هذا الخشب جواه تعفن 100% ما دام مي دا يصير اكيد ودا يجمد ويرجع هم يصير مي يصير بكتيريا جواه اكيد ومخلين الدجاج فوقه.
هذا هسه ناخذ عليه اجراءات. دکتۆر سینان باسی ئەوەی کرد ئەڵێ دەبێ ئیجراتی خۆمان بکەین لەبەرەوەی ئەم بەڕادی کە ئێمە دێین کۆمەڵی خۆراکی لێ لە سینگی مریشک و ئەتوانم بڵێم خورما و کۆمەڵێ خۆراکی تر کە لەناو بەڕادەکەی بەڵام شوێنی بەڕادەکە گونجاو نییە لەبەرەوەی بنی قوڕەلی تێ و خۆراکەکەش لەسەر تەختەدارێک دانراوە ئەمەش لە ڕووی تەندروستی و شیاو نییە و کۆمەڵی کێشە و گرفتی بۆ بەڕێوەبەتی تەندروستی کەرکوب دروست کردووە کە دەڵێن ئەمە نە تەندروستە ناشیاوە نا لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە و قوبوڵی ناکەن دەبێت سزا بدرێ لەم چاودێرە لەگەڵتان بەردەوامە بن. احنا قبل اسبوع نعم ضبطنا هذا المعمل مخالف للشروط الصحيه نعم واجازه ما عنده وغير صحي للاستهلاك البشري. قصدك معمل الملح بالضبط. منا لحد هناك كله اتلاف هذني 11 طن سوينا اتلاف صح. اليوم 8 طن اي هذا كله اتلاف كله معمل إتلاف. غير مجازي. صح زين صح عباس لو خياكات دكتور ام خويا يودي تانية اجازه مولتي تندرستينية هفته پێشتا کارگەکەی پێداخرا ئەمە داخرا و چیشیە بوو 6 طنیە بوو 6 طنەکە هەمووی ئیتلاف بس يلزم اشوفه لا ناویان حجر خشب خشب سێکە ئەمە خوێ سێکە بەردە بەرد هە بەردە خۆی ئەمە خوێ نییە خوێ نییە ناوەڵڵا تێگی السوق خزن هیچ نظامی بەخ ئەمانە هەمووین کەن حسابێ لە یاڵە بەخ نەچە چلۆدە هەر هەمووی دەستی بەسەر ئاگیری سۆفرێدین ئەمەی ئەو خوێنی کە لێرە هەیە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو نییە و دەستیشی بەسەر جیرا لەلایەن ڕێبەراکی تەندروستی کەرکوب. تاريخ انتاج ماكو انتهاء ماكو صح ماكو هذا ضبطناه نفس الشيء. صح. هم دا يسووا يعبوا لو تشوف التعبئه بالطاسات يعبوا. صح كارثه كان وصار كله اتلاف المعمل انغلق وصاحبه انحال للمحكمه. صح دكتور هذا مخليه اكسباير هاي هم يسوون اما اخواني كان خويانا وختمي ليدن اما هر ام عملك ايكا ام لانه حاضر كردوا داينا اكسباير ل 24 بو 26 خو اكسباير خو اكسباير داوا اما اجازه اجازه فەرمینیە ئەمە ئیستا ڕەوانەمان کردووە بۆ دادگا باشە ئیستا مۆزوعەکەی لە دادگایە و 6 طن شیە بوو هەر 6 طنەکەی لە ناومان برد و ئیستا لە کام دوکان بیگرین هەم لە ناوێ بین بۆ ژینیە بفرۆشن بۆی نییە بفرۆشێن ئەمانە هەم دوکاندارانە ناچن بە لە شوێنێ هەر شوێنە بێشتەکڕن بە کەیف خۆیان نابێ هەر بەڕێزان هەر بابەتێک کۆدی ئەکسپایری پێوە نەبێت دەستی بەسەر ئاژیرێ بەڕێبەتی تەندروستی کەرکوب بەشی چاودێری زۆر لە لای گرنگە کۆدی ئەکسپایر لە سەر خۆراکەکان هەبێت ئەوشی کە نەبوو دەستی بەسەر ئاژیرێ لە چۆدا تا ناوە داینان ئینەکەی تاریخەکەی دانن نانە کوا کارتۆنەکەی کوا داینن بۆی حیاتم داین با خەڵک بزانێ هەلێ کارتۆنیە هەلە کارتۆنیە بڕۆ کارتۆنەکەی بێنە بۆ فڕێدەن کارتۆنی بقرا اخو ما خلينا خلق شكلها وترى رقم كاين بيبشان دا برامي وتبيك زعل ولا بشتوي ايوا هربت ما خنجان والله اخو ما خنجان اخو يتحرك ملا بالقابي دكانك لقيتي خالها وربوك يقينا قواب من بيبشان دا خبري قابي والله يبقى كان ما انت انا يبغى خدك دا يعني سؤال قينا تبو بو خدك دا بو خدك دا واز بينا فيصل واز بينا هذا يقصون الكاهي فوقها دكتور أما كاهي لسر وردكم والله ما يمدينا كان برازة كان كاينا أما تشي لسر أما داكري كاهي لسر وردكم سيريكا أما قوتي ما قوت نكاهي والله سيريكا
اما خوي صمنا فروشه كايش فروشه بن بيسيا قينا يسامع اما بيس باش يصير اما كاما اخر كاهي لسر ما فروشه كاك انا كاني لسر ما فروشه سيريكا 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 دكتور بوني دي هسه كم بوني ها بون كروي لي ده كرو بون كروي لي ده رزانيرا اتوان بلين فرني سموني حجري ولقلا وشا كومالي خواردن لجوري كاهي اماداكا و نظر زور پابندی مرجەکان نەبووە. يلا بيني جاتو والله طازه شور ديت اخر شور دن ما بيه سيري انا بيو بوس قاوي ديني اما قال لايلون بيني لايلون لسري داني لايلون ابو اما بوكي تباني صار نابيته حياتهم لبان لايلون يلا فريدن اتلاف لنايبان سيريكا بس بمن باليكاك بناودنا لهم سيريكا اما بطاس حمامك سيريكا طاس حمام اما تسيا اما السعودية هي اما تسيتي هاتي ام رشية اما باباتشي كم زمان اما تسيا اما كان يكاد ناوم مجمدوا امروي كان بو بياني بو بارشيو كاهي كريتو مجمدوا اي كان ناو نعم دكتور سينان بانك معنا كايما هولادين لقل برز دكتور علي بشينا جوروا بو شوني آماده كردني سموني حجرير بعم شوني آماده كردني سمون كومالي مرجي تندرسي دبي تيابا دي بكري إيرا شوني آماده كردني سموني حجرية والله بالتواليت جداري بالتواليت دكتور سركار باو إيرتشي بمغارة كمغارة أو طباخت شيء لنا بقول لي مغارة سيبي أشكوت ما تسيم أشكوت تيا هاي تصير دي شو تسيب كمان ميك ما تسيم هي تصير سير شلون زرز درس زرز أنا شيء ما مشك عملت فرن إذا باتشيك جوانيكا رحمة الله يعني زي الحمص شو يسوي هنا؟ حمص هناك اكو حمص بس شوف استاذ نعم زين هذا افتهمناه بوري هذا شنو؟ هذا منين جاي؟ يعني شيء غريب فعلا شيء غريب تكنولوجيا اي والله فول يعني ما يحتاج هذا الحمص هنا هو حمص شو تسوي به حمص؟ أما صدرية أم صدرية سيبزان سي بيسا سي صدرية كاكا أما اشتري نايا بي سير أم خامانكا سيريكا با كاميرا كتاميري سيريكا أما بنزازا شوراو أما تسنزا شوريتا حياة موديارة بنزازا يعني طازة ها اي بورج بو خير انا بفريدي هو تاصل يدامنا حياتهم اما دار كانت عاقل الصبغ يسام صبغه بعشا بيني هو تازه كدمان او مالك اما باكا او انا كردوها سيري كا ورا سير سير بني سيري او تاع سير اما برمال خوايا بيسس رحمة نبات الداخلي كان عليه داخل اي متى يوبان حيبي انا باني عيبي سيري اما انا باني عيبي سيري برمال خوايا محافظة ناكلة سري بس او بريخين او ملتا الجهري بدري اعتياديها اخي ما مصطتون يوجك مال خوات بيني وا اخي معنا بيسا حياتهم والله اما كشتنا معنا وتا بيسا حياتهم والله بيسا بخوا فرد واهي بس بصارج ناس نسري تزاوج شيا بابا حكمني بوتي منو يا اخوان ايه هو دكتور ام دكانه بما بي بس
کوورەکەیت نەبرد ئەوەی کە لێرە بوو تۆ والله هەمووی پیسە کاک دەستت بەسەراگرت خۆشی خۆی ڕازیە خۆی وتی بەس ئیجازەم بدەنێ ئێوە پیسە پیس والله يقر راسيني بمحالة ئەی باش ئەوە پیس نییەوانە هاكم تي لدس ديبيك قصور ما كنت سوالێ سوالێ يا أخوة خۆی مناتوینە بۆشە والله توابي دبوش ريتي ما ئێوە تا پیسە سێریکە سێریکە ئەخەمە حاڵە او تغريب السيف سي تغريب البالي وەرە نابێ نابێ حياتمەوە هەویرە ئەیکەیتە بانێەوە خەڵکەی خوا خەڵک هەموو عالم نەخۆش کەوتووە مشكلة ما نية كاكم دي خير ان شاء الله سێریکە یاڵە باریکە بەڕێزان بەشێکی زۆر لە کەرەسە و پێداویستەکانی ئەم ئافرنی سەمونی حەجەریە دەستی بەسەرا گیرا و تا ئاسک لەگەڵ خاوەنی سەمونخانەکەش گرژیان دروست کردووە و کێشە و گرفتیان لەسەرەوە بووە کە ئەو دەڵێت پیسە و خاوەنی سەمونخانەکەش هەڵێ پابەندی مەرجەکان دەبین و بەڵام بەشێکی زۆر لە کەرەسەکانی دەستی بەسەرا گیرە ئێمە لەو چاودێرە لەگەڵتان بەردەوامە بین. تەنها لەم پیکابەی پشتی منەوە لە دوو شوێنی نیزک بە یەک تەکریبی ئەتوانین بڵین لە 500 کیلۆ بۆ 700 کیلۆ خواردن و خوێ و کۆمەڵی کەرەستەی ئەو فرنی سەمونەی پەنایەوە دەستی بەسەرا گیرە لەلایەن تیمەکانی تەندروستی کەرکووک بەشی چاودێری ئێمە لەم چاودێرە جارێ بەردەوامە بین. ئێمە حەقمانەیە ئێمە ئیجازەمانە ئەمانە چییە؟ ئاوای دەنە خەڵک بڕۆ لەوە با کامێرەکە نەگرێت سێریکە سێ بۆنیکە جا وەرە سێریکە سێریکە با کامێرەکە کاگانە سێریکە سێریکە ئەوە چیفی کردووە کە ڕووی کردووە چی باکتریا قەوزە بینیوە لێرە و سەوزە قەوزە بووە قەوزە منها لو يفتر منها صور التعفن شوف سێرەوێکە سێرەمێکە ئەم بەفرگرە یاخود ئەم موجەمیدەیە ئەوەی کە بەکتریا و ڤایرۆس بڵیت لێرەیە دەستەکەوێت لێرەیە هەیە بەمەرجێک لە ناو یەکێک لە سەمونخانەکانی گەڕەکی ڕەحیماوەیە بەداخەوە هیچ مەرجێکی تەندروستیش لێرەیە بەدی ناکرێت لەبەرەوەی کاتێک کە بەدیت کرد تۆ موجەمیدەیەک بەم جۆرە لە ناو یەکێک لە سەمونخانەکاندا هەبێ تەسەوڕەکەم زۆرترین نەخۆشی و دەرد و بەڵاش ڕوو لە هاوڵاتیان بکات ئەمە جێی داخێکی زۆرە من لەگەڵتان لەم چاودێرە لەگەڵ تیمی تەندروستی بەشی چاودێری لەگەڵتان بەردەوامە یەک سینیەک نییە سینیەکە بڵێن یعنی مەرزی تەندروستی تیابێ سێریکە هەمووی شکاوە هەمووی سە دانەیەک پێشان دەین لە شکابێ نییە وەرە کاک محەممەد سێرە ئەم بەتانی چییە دوکتۆر؟ ئەم بەتانی علاسا زەیداتە بان سینیەکانەوە سێریکە ئەمە بەس نە لە بەتانی ماوە نە لە چەرچەب ماوە بەس ئەمەوە کرموان دێتە پێش سێریکە ئەمە بەتانی یەک نەفەریە ئەم بەتانیە دوو نەفەریە سێریکە ئەمە ئەیدەنە سەر سەمونەکە ئەیدەنە سەر سەمونەکە علاساز ئەم سەمونەیە زۆر پاک و پاریاوە ئەجرا غەلق دکتۆر واتە یەکسەر داخرێت ئاسە منە نووسم لەسەر یەکسەر بێنە ئەبەڕێزان ئەم سەمونخانەیە کە بە دەسوخەتی بەڕێز عەلی جەمیل لەسەر نووسراوەکەی نووسی دەبێت دابخرێت بە هیچ جۆرێک مەرجی تەندروستیتیا بەدی ناکرێت بەداخەوە لە گەڕێکی ڕەحیماواشە
ڕاستەوخۆ بڕیاری داخستنیشی بۆ دەرچوو لەبەرەوەی کە مەرجەکانی تەندروستی جێبەجێ نەکردووە. دکتۆر ختمت کرد و ئەوە مۆرم کرد و ئەوە دایە خەریستان فەوری ئەو بەتانیە چی ئەوە؟ فرەدانی چییە تا یەکسەر لات برد منت بینی؟ عیبە بۆ دەمە چی ئەمە؟ چۆن لێرە ئیشەکەی لە شوێنێک زبڵخانەیە وەڵڵی پارەکەت حرامە وەڵڵە پارەکەت حرامە بڕۆ واز بێنە ئەمە چییە مەکە ئیشە ئەگە چێ خاوەنێتی بڕۆ بلێ کاکە ئەمە چییە ئەمەکە ئیشە بەم نەیکەی خۆتان پاکەوکەن جوانەوەکەن سێریکە دیوار و دار هەمووی کەڕووە هەمووی ژەنگە سێریکە فرەدان بۆ فڕێ بۆی لا ئێمە دین فڕێدن کە حیاتم بە جۆ بگە لە من سێریکە و تا بۆنی دێ ئەشیاتان تێی کردووە ئەی بۆ بۆنی دێ بۆ بۆنی دێ با جۆ بگرە بۆ بۆنی دێ ئەوە تا حیاتم ئاوە نابێ ئەمە چی خوا ینی وەڵڵی ئەوەی مەرجی تەندروستیە بێ لەم دوکانە نییە دێڵە داخدەی بیکوژێنەوە ئەو هەویر و سەمنانە دەرکە دەرەوە بیبە لەگە خۆت ناڕۆین دەی ئەوەستین حتا دەرێکەی. دکتۆر علی بڕیاری ئەوەی دا کە ئەم سەموخانەیە دابخرێ و دەست بەجێ لافیتەی داخستنەکەشیان لێدا لەبەرەوەی مۆڵەتی تەندروستی نەبوو بۆیە دەست بەجێ داخرا. ئێمە لەگەڵ تیمەکانی چاودێری تەندروستی کەرکووک بەردەوامە بین بینەر بن. یەکێک تایید سەبۆن تایید دیاننا ئێ ئۆتە بۆنی دێ سە تایید و ساور بەیەکەوەتە چێت ساور بخۆ عین تاییتە خۆ بۆنێکی زۆر معدەی هەمووی پاکاتەوە ئەوە تا وەرە 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 سێریکە وەرە سێریکە ئەوە تا ئەوە تاییتەکانتە خاڵۆ وەرە وەرەوە تا حیاتە مشتری حەقەت ئێمە سەحین ئێمە پێتەلین ڕێنمایی دەدەینێ ئەمە مەمنوعە. دووەم ئەمە هەرێکی گەرە گونیەکەی خۆی تاریخەکەی لەسەری بێ ئەمە گونیەکەی لە تەکی داهێنێ مامۆستا تو بەس جۆ بگرە تو بەقسی نازانم چێکەی تو ڕێنمایی هەیە گەرە ئەو ڕێنمایانە تەطبیق بکەی نا ئەگەر ناو فەردەکەی خۆی داهێنەی خۆی زۆر باشاوە ئەگەر داینانەی ئەیکەیتە ئەوێوە بەس گەرە بانی بدەی بان حیاتم ئەم تایتانە ها سێرکە هەموویشی لە تەکی دادنەوە خۆشبەختانە یعنی نۆک بخۆ بە تایتەوە ئێوە تا بۆنی دێ بۆن چی بۆنێکە ئەو بەردەش داناوە خراپتر بۆ بانەمان ئاڕوە ئێ وەڵڵا حیاتم چاوەکەم سێریکە ئەمە چی ئەمە هۆسێت داناوە ئەمە تو جملە چیت ئێوە لەوێ مشکە بێ ئاگامان لێ نییە خۆت شاگە دێنی چێ لێ مامۆستا جۆ بگرە لە من والله لەم کەرکووکە کام شوێنی نانا کام شوێنی یەکەمە دوێنێ مشکم بینی خۆ بەوە نییە خاڵۆ ئێمە شەوان تو لە ژێرە دوکانەوە یان لە ماڵە لەو ئێوە شوێنێکەوە لە مەجارێکەوە دەرەچێت دوای شەوان هەموو شوێ جرج و مشکەمووی دەرەچێت دەرەوە ئەگە بانی نەگری ئەوان ئیشیان چییە؟ ڕست بۆ نەکەن ڕست بەڕێزانێرە جێگایەکی جیاوازترە و شوێنێکی تر هەر لە گەڕێکی ڕەحیماوای کۆمەڵێم پێشەلکاری لە مەرجی تەندروستی لەم ئەمە فایدە پێویست ناکە سێریکەین ئیجازەی نییە خەڵکەکەین واتەوە واتە یەکسەر بڕیاری داخستن فایدەی نییە ئەم شوێنەش داخرێ لەبەرەوەی مۆڵەتی تەندروستی نییە ئەم بەڕادانە تەلاجی پێێن ئەو بەفرا سێریکە سێریکە وەرەکان ئەمە پاچیکە پاک بیشەوە پاتیکەێ خۆی لێ ئاو گەری داوای لێ برد نەکەین تیزانەکە ئێمە چیکەین حەلسیە حال ئەخ مامۆستا ئێمە حەل حەز ناکەین یعنی ئێوە عەزیەت بخۆن مەسەلە عەزیەت نیە ئوستاذ ئەی بۆ نایی بۆ لامان ئێ باشە بۆ نایی بۆ لامان بڵێ ڕێنمامان ناوتیان جۆ بگرە واز لە خەڵک بێنە ئێمە حکومات هاتووینە ڕێنماییتە دەینێ وەرە دایرەمانەیە دەی بۆ ئێمە وەرەقەتە دەینێ بە پێی ڕێنمایانە دووەمە مەگەرە سکێ بەبێ هەمووی 30 سانتیم بەرز بێ
3000 دوکان 3000 دوکان ئەگەم پێی من ناوە دیترەوە من مدیرم ئەگە یەکێنێتە پێشە من چی بکەم ینی ئێستا من سوتفاتم بەمێ من خۆمەوە تا 5 ساڵ لێرەم نهاتوومە بەمێ خاڵۆ ئێوە یەک شتێمێنن ئەگەر بەرواری بەسەرچووی نەبوو مەیکڕن. لو تشوف المخزن غير معركة بالمخزن؟ اي خلي كامل يجي يشوفه نقول بس تصوير ننشر دكتور سینان باسیەوەی کرد ئەڵێ ئەم مارکێتە یاخود ئەم مۆڵە دەبێت دابخرێ ئەو قەیسیان سێر مێ پێشوو مێ ناوبۆ قەیسی شەربەتە کو ئەکسپاریەیە ئەیچۆن هەیە ئەکسپایرەکەمان پیشان دەوەستە قەیسی شەربەت قەیسێکە بە ئەکسپایرەکەمان پیشان ئێمە هیچ لاریمان نییە دەی پێشامان بدە و بەسەر هەردوو چاوە بڵین لە مەغزانێک مامۆستا من حەقم نیەتی ئێمە فرێدەین سەبرکە مامۆستا خۆی باقەدەوە قاقزێکی بەقەدەوە کە ئەیدڕێنی لێ بێتەوە خۆ بەس دانەیەکرد نییە براکەم دانەیەک تەیە زۆ فەردێم هەیە ئەمە حەجزیەکەین ئینەکەیمان بۆ بین ئەکسپایرەکەی ئێ لە خزمەت باشە ئێرە شوێنی کۆگا و خەزمکردنی خواردن مثل مەغارە اي مثل المغارة زۆر فراوان و زۆریش گەورەیە شوف الحال بەڵام دکتۆر علی ئەڵێ مەرجی تەندروستی تیان نییە لەبەرەوەی خۆراکانی ئەشکەوتە بۆ دەشکەوت دەمە چییە خاتر خۆ خۆراکانی هەمووی لەسەر زێریە سێریکە ها حیاتم تو لێ قسە بکە لەگەڵمان ئەتیادیە سێری مامۆستا سکێبی نییە نی سکێب واصل لسه ويا سقف شوف ويا سقف صاير الكراتين ويا السقف بعدين تعال شوف هذا اريد باشا اوتوماتات بيني ولا بيه ورا اوتوماتات بيني وا يقرنا براد ببراد ما هو اوتوماتيك شيء لا تونيا لا اما شيء تشيبكي بابيرن ما كان الرين ماي تو ديار ايمان دنيا بيز الرين ماي هيز براد بينيا بەڕێزان ئێرە شوێنی دروستکردنی شیرینی لوقم و ئەم بابەتانەیە زیاتر وانە خاڵۆ لوقم و شت دروست دەکەن وانە کارگەی دروستکردنی لوقمی شروبیە ئەم لوقمە پەمەیە بە تامە شیرینەکە و بە شێوەیەکی ورد تیمەکانی تەندروستی پشکنینی ورد بۆ کەرەستە و ناوەڕۆکی کارگەکەکەن ئەمە چیە ئەم فلیمە چیە؟ يا صاحبي لبانو خول وخوشاك ميدان بس تخوارو سيريكا يلا سيريكا تسيبيسيا كسيريكا سقف سانا يوا بينيوا اما تسيا ما بو ايما يكو كاشي يوا بينيوا لا كاشتي ما تخوا ورا كاميرا كبان يزك هذا الريحه شنو دكتور؟ ريحه خيسه بس شوفه يعني بالضبط خيسه يعني هذا لا منظف فيه واكو بي شو اسمه من يمكن طحين بدك تشوف الريحه هنا شيء طبعا بونيكي زود بيزدي كلش ابيش بونك قنيمي او بنيه وهذا الكهف مسوينه على مود يحمون شو اسمه به البريمس مكان البريمس شوفه هذا بقى موديله ما بقى موديل هذا كله جهاز كامل متكامل يجي بدك تشوف حالهم شوف هذا زين هذا اللي يوقع منه وين يروح؟ يوقع بالجدريس اي بالجدريه وياخذوه ويسووه ويوزعوا للناس اصلا ولا شيء بنظامي لا الارضيه ولا السقف كل شيء ما بي بدك تشوف هذا وهذا الناس شلون يشترون من عندنا صح اما شيرينيه ك لم كارغيوا لا پشتی منەوە دروست دەکرێت کە کارگەکە شوێنەکەی زۆر نەشیاوە و ئەو لوقمەی لێ بەرهەم دێ تیمەکانی تەندروستی کەرکووک ئەڵێن کارگەکە شیاو نییە پاک و خاوێن نییە تکایان هەیە ڕجایان هەیە بەڵام بەداخەوە ئێستا تۆ ڕزقت لەسەر ئەم خواردنەیە ڕزقت لەسەر ئەم کارگەیە ئەتوانێت تۆزێک خزمەتی کارگەکەی بکات بەڵام دیارە مەرجەکانی تەندروستی جێبەجێ نەکردووە نعم دكتور سینان هذا لازم يصير خرطوم دكتي يصير هذا هسه بده ينطي هواء جوا ينطي هواء جوا هذا لازم يسحب شادينه بالعكس بده ينطي جوا والحشرات هذا بالليل يصير يعني مفتوح هو مفتوح تشوف مفتوح السقف وهذا ما يصير هالصندوق بيسك ئەمێ شوێنێ مقدسە خەڵک لێ خوا تەندروستی گشتیە خوشک من برایم من دایک تو دایک من باوک من کاکە ئێمە هەمووی خوێندی ئەم هاوارە
يعني تو من ناسي اصلا عيبه بوت عيبه يكوا هاوارك ايه وتخلق دي انت سرمان ببلاش ورا سيرو دارتك كاكا يوم فرنجيك انا والجامع غير من المسلمين من كاكا هو مسلمين من كل صار معامله من يسقط عين يدا دايخا كاكا والله بازارني بالقران وانا زارن ستجوبك رجوع تسيب كان بيسا انك تسيب اخو بزوره ايه مع علاقه ما نسيها كاكا خويا ما تسيب كان خاله اما خلقي خوا خلق تندرستي قشتي اخو والله كيف كم لواني من مكر يوم شوف فجرنا اما اي دروستكيتو بالقران اما خلق دروستي جوبك جوبك لمان خاله تو تا واحد ويرتي انت وتا تو دروستيك بەڕێزان بەرنامەی چاودێر لەم ڕۆیە کۆتایی هات ئەمڕۆ زیاتر لە 5 جێگای جیاواز لە گەڕەکانی ئەڵماس و ڕەحیماوە داخران کۆگاکان مارکێتەکان سوپەرمارکێتەکان لە هەمان کات کارگەیەکیش داخرا ئەمانە بۆ بەرژەوەندی تەندروستی گشتیە ماندووبوونی بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک بەشی چاودێری هەموو ئەمە لە بەرژەوەندی تەندروستی گشتیە ئەمڕۆ ئامانجمانەوەی کە تەندروستێکی باش لە خزمەت هاوڵاتیان ئامادە بکرێت لە تەواوی خۆراک و خواردنەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە فرۆشتنی جێگا گشتیەکان چاوەڕوانی ئەوە ئاکەین لە هەفتەی داهاتوو هەمانەم کێشە و گرفتانە دووبارە ببێتەوە چاوەڕوانی ئەوە بین کە هەفتەی داهاتوو بچینە کۆگایەک و یاخود چێشتخانەیەک بە هەمان شێوە دابخرێت لەبەرەوەی مەرجی تەندروستی جێبەجێ نەکردووە من ئەمە وەکو پرسیار بەجێ هەڵم بۆ ئێوەی بینەر لە هەفتەی داهاتوو خۆ مستافەکەم پێتان شادەبینەوە بمێنن بەخێر.